بابەتی دەرمان لەم چەند ڕۆژەیە زۆر قسەی لەسەر کرا لە سلێمانی هاوڕێیان مایکەکانتان داگرن یەک تۆز مایکەکان داگرن بابەتی دەرمان زۆر باس کرا لەسەرەوە جەنابیش ڕوونکردنەوەیەکدا دوای وەڵام درایتەوە بابەتی ڕاستی ئەم مەوزوعات کامەیە ئەزانین چی ئێمە نامانەوێت خەڵکی شاری سلێمانی مەشغوڵکەین بە بەعزێشتەوە بەڕاستی ینی خەڵک بەم قەلەقیە بەم وەزع خراپیە ئێمە تۆمەتبار کراین بەوەی کە ئێمە ناچین دەرمان وەرگین لە بەغدا و ئێمە هۆکاری ئەوەین کە دەرمان نەماوە لە شاری سلێمانی ئێمە ڕوونکردنەوەکەمان بە وازحی داوە ئێمە هۆکارین ئەو دەرمانەی کە بۆمان دانراوە تەنها مغەزیە لە حسەی خۆمان زیاترە و تووشمانە هەر شارێکی کەش پێویستی پێ بێ ئەمە توانی هاوکاری بکەین ئەمە کورت و مختصری بابەتەکەیە و پاشان ئێمە وەڵام دراوینەتەوە و تویانە ئەوان نووسراویان نەکردو بۆ وەزارەت داوای دەرمان بکەوە تەحەدایان کردن و ئێمەش تەحەدای ئەو برادرانەمان کرد و تومانە ئەوان ئەگەر دەرمانێکیان هێناوە بۆ شاری سلێمانی با نووسراوەکە بڵاوکەن ئەوان تا ئێستا نووسراوەکەیان نازانم ئێوە بینیوتانە بڵاویان کردوەوە کە بەرزیان کردوەوە هیچ نووسراوێک نییە ئێمەش نووسراوەکانمان بڵاو کردوەوە کە خۆتان بینیوتانە ڕاگەنەکە لە جیاتی نووسراوێک دە نووسرامان بڵاو کردوەوە نووسرامان کردو بۆ سەرۆکۆمان نووسرامان کردو بۆ وەزیری تەندروستی نووسرامان کردو بۆ پارێزگا نووسرامان کردو بۆ بەڕێز پەرلەمانی عێراق یعنی هیچ شوێنە نییە ئێمە لە ئەزمەی دەرمانە داوای دەرمانمان لێ نەکردوێت بە بەڵگەوە ڕوونمان کردوێتەوە ئەوە کورت و مختصری بابەتەکە ئێمە وەڵاممان داوەتەوە بەڵام بەداخەوە یعنی ئێمە لە جیاتیەوەی وەڵامی بابەتەکە بدەنەوە ئەم شەو خۆتان نەزانن ئەو تەلەڤیزیۆنە بەڕێزەی نارتی یعنی هێرشێکی زۆر توندی لەسەر شخصی خۆم کردووە بەبێەوەی ڕەبتی بە مەوزوعەکەەوە بێ ئەگەر وەڵامەکەیان پێ بوو وەڵامەکەیان باەتەوە بۆچی هێرشەکەنە سەر من دوایی هێرشکەنە سەرم هەر عیبێکم هەیە هەر عارێکم هەیە دوایی باسکەم بەس ئەوایە ئێستا وەڵامەکەیان تەواو پێویست ئەجا تۆ ئەگەر بەڕێستان سەیری بەرنامە بڵین وتەکانی بەڕێز دکتۆر کاوە کە گەورەترین بەڕێوەبەری ناو وەزارەتی تەندروستیە کە بەشی ئوموری فەنیە و سەرۆکی لیژنەی وەزارەتی تەندروستی وە کە سەردانی بەغدامان کردووە بە وازحی باسی بابەتەکەی وتی ئێمە لە هەولێریش لە دۆک سیاسەتەکەی دکتۆر سەباح پێڕەوەکەین بۆ سیاسی دکتۆر سەباح چییە ئێمە دەرمانێک نایەنین لە پارەکەمان کەم کاتەوە سوودیشی لێ نەبینین دوایی ئەکسپایر بێت وەلیژنەی تحقیقیشمان لەسەر بگرن ئێمە وەختی خۆی لە پارێزگای سلێمانی لە جیاتی ئەوەی مەسەلەن بۆ نمونە 4000 پایپێت بێت نازانم 4040 دانەیە 4 ملیۆن هاتووە تا ئێستش قەزیەکەی لە محکەمەیە و ئەو بەڕێزانش تا ئێستا کۆتایی بە قەزیەکەیان ناتوە من نامەوێت کارمەندەکانم نەخۆشخانەکەم وە شاری سلێمانی تووشی ئەم قەیرانە بێ ئەمە یەکێشەکە ئەوە تا فەرموو جەنابی بەڕێوەبەری گشتی کە سەرۆکی تیمەکە بۆ ئەڵێ ئێمە ژوەکو دکتۆر سەباح لە بۆ لا لە هەولێر و دۆگەوە جێبەجێکەوە پاشان داوای لە وەزیری تەندروستی کرد بەڕێز وەزیری تەندروستی عێراق چ دەرمانێکەیە کە سلێمانی نەیبردێ ئەو دەرگۆیانە هەیە سەرۆکی مادی ئەوتی ئەو مغەزیە ئێمە مشتمان کاکە ئەو مغەزیە 600 پالێت بووە بەڕێزان یعنی بۆی بەرچاوتان ڕوون بێ ئەو دۆکیومنتەشمان بڵاو کردوەوە ئەم 600 پالێتە 400 مان وەرگرتووە یعنی 200 وەرنەگیراوە ئەو 200 بەڕاستی لێمان زیایە و تومانە بۆمان بگۆڕنەوە بە دەرمانێکی باشتر بۆی سوودی لێ ببینین ئەمە کورت دەرمان بێنێت بەکارێکی یاسایی لەبەر ئێوە بەڕێبەراتی تەندروستی نابێت بە کوالیتی کۆنتڕۆڵی ئێوە تێپەڕێت کاکە هیچ کەسێ دەرمان نێن ئێمە سپاسی هەموو کەسێکین کە دەرمانمان بۆ بێنێ بەڵام دەرمان ڕێکاری یاسایی خۆیە ئێمە هەر کەسێ دەرمان بۆ شاری سلێمانی بێنێ ئەسڵەن دەستیشی ماچەکەین دەستی ماندووبوون یەگوشین ئێمە نەمانوت و خەڵک دەرمان نێنێ ئێمە وتومانە تا ئەم لەحزەیە دەرمانمان پێ نەگەشتووە و کێڵە بەیانیش نایەن یانی خۆی ئینسان نابێت لە خۆی قسەکە بەڵام سیستەمی دابشکردنی دەرمان لە عێراقا سیستەمێکی تایبەتە و لە عێراق ساڵی 2020 ئێمە ئەم داواکاریەمان کرد ئەگەر دەرمانێکی زیاشمان بۆ بێنن لەو دەرمانە بۆمان نکە لە شارەکانی کە زیاترە دەستان خۆش